الذي يخوض قرص سؤالك كجونا شاك سيحتي لتاوي عشقي في غنبار نما هيز قواتي حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي نور عرش الله حبيبي خير خلق الله بواري الروزة ودرقات بم هداكو غرقي رحمة بم للايتو يا رسول الله حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي نور عرش الله حبيبي خير خلق الله سڵاوی خۆتان لێبێ بینەرانی ڕادیۆی گەڕیان لە گەڕیانێزی بیسەرانمان لە ڕادیۆی گەڕیان FM لەسەر فریکوێنسی 94.1 یاوەرەتان شاد و پڕخۆشی و خێر و بەرەکەتی مانگی پیرۆزی ڕەمەزان بێ مانگی ڕەمەزانتان پیرۆز بێ بەخێر بێت مانگی خێر و خۆشی بەخێر بێت مانگی بەرخۆدان لەگەڵ برسێتی لەگەڵ ململانی ژیان مانگی هەستکردن بە هەژاران بەخێر بێ مانگی پیرۆزی ڕەمەزان خۆمان بە خۆشحاڵ زانانی وەکو ڕادیۆی میلی گەڕیان ئەمڕۆ بەرنامەی کتایبەتمانە بێ بۆ مانگە پیرۆزە بە ناوی سۆزی عیرفان سۆزی عیرفان ئەو سۆزەیە کە لە ڕێگەی دەنگخۆشەکانەوە هەست و سۆزی مرۆڤایەتی ڕاکێشێ بەلای ئاینی جوانی پیرۆزی ئیسلام و بەلای سروتە ئاینیەکان و مناجاتە ئاینەکانە بۆم مەبەست ئەمڕۆ میوانێکی زۆر خۆشەویست کە هەمیشە بە دەنگە زوڵاڵەکەی ئامادەیی هەیە لە بۆنە ئاینی و بۆنە جوان و پیرۆزەکانی ئاینی ئیسلامە مامۆستا مەلاڕەوەندە و گەنجە خۆشەویستی ژیانی خۆی تەرخانگرۆ بە هونەری عیرفانی بەخێر بێ مامۆستا زۆر سپاس دەکەم چای منێ زۆر خۆشحاڵ بووم لە یەکەم هەڵقەی بەرنامەکەیە لە خزمەتانان بە هیوای خزمەتکردنیشی جوان بە ئێوەی ئازیز بە گوێبیستن بە چەند مناجاتێک دڵی هەریەک لێەوە ئارامکەین و احترام و ڕێزم بۆ ئێوە زۆر زۆر سپاس دەکەم بەخێر بێت ستۆدیۆکانی ڕادیۆی گەڕانی ئاوادان کردەوە بەخێراتی سەرهەت سپاسی هاوڕێی خۆشەویستم ئەو گەنجە خۆنەویستە خۆ بەخشەماند و نەناسە کاکە ڕێباسپایاغەکەم کە بە پەلا گەیشتە لامان و وەکو باسمان کردەوە مجارە هەموو کارمەند و هەموو پێشکەشکار و مۆنتێرەکانی رە خۆبەخشەماند و نەناسانن و هەروە بە هاوکاری برای خۆشەویستم کاکە لە ڕەفیق و کاک گورانستار ئەمڕۆم بەرنامەیە ئامادەکرا ئەمانەیە دێمە حوزورمان هەبێ ئەو پرژێنێکی ڕۆحی ماندووی ئەو بکەین تینوێتی ئەو بشکێنین لەگەڵ سروت و مناجاتە ئاینیەکانە بۆم بەبەست ئەمڕۆ دوای ئەوەی دواتر ئەچینە لای گفتوگۆ دەردەشەیەک یا قسەکردن لەسەر هونەری عیرفانی هەر بە زووی حەزەکەم بچینە لای مەقامێک و مناجاتێکی ئاینی بەدەنگە خۆشەکەی مامۆستا ڕەوەندی خۆشەویست
اوف لنا كاس كاريا وخاك بسر روي بابا عمري اي خويا ساتو بمجيني تالبار خابي كسير امر بضيع شو لما لا يعني وقت ما مو يعني تبي وقت لابد وقت بخوازم تانت يا دمر أجل دور مدى تحازر بوعداي دور تسليما مني غفلات زدشت آخريجي مسألة دور خيالي بوجه دنيا ودماغه ظلمي بيتشاوى في قيامته هرمق الروج قيامة بيه توا فكري اوف لبيك وتومو لبيك وتومو نفسك أشنيك وكون من الأوف لبديري سرم خوينا قريت صبي أجلات يسوع شو قناهي بوشي وادك تجزا خانا لقبر الكاتا
روجي جزاء دعوات يا قبر لمن نازانم يتر نفسي بدخل شي بحري كبد كردار وجينا بد رفتار وبد افكار وبالطبر مخاوص في ستاري وقرنا زحمة بابونا ممكن ستر سؤالك هاي كتشونا شاك سيحتي لتاهي عشقي بيغمبر نماواهز قوتي حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي نور عرش الله حبيبي خير خلق الله جاي قدم بيه نتسر جانم متاما وغلاميتم وفاتم بر برشاوا حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي نور عرش الله حبيبي خير خلق الله مماتي من فراقيتو بالله باري خياليتو علاجي شيت وماركا حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي نور عرش الله حبيبي خير خلق الله دەست خۆش بێ دەمە خۆش بێ مامۆستاجیان دەست خۆش خۆشەویستانم هەرچەندە منوکو خۆم ڕەنگە بۆم نەبێ لە بواری ئاینیە هەندێ شیکردنەوە بم بەڵام لە بواری هونەرێکی خۆمە ئەو حەقایان بە خۆم من نتوانم بڵێم کاریگەری موزیک یا دافیا و ئامێرانە زۆر زۆرە لەگەڵ سروتاینیەکانە من بەش بە حاڵی خۆم هەر کاتێ ژۆم لە سروتێکی ئاینێ بێ وەکو هونەرمەندێک ئەتوانە بڵێم زیاتر ئیلهامی ئەو سروتەیە ئەو مۆسیقی ڕۆحی ئەو چێژە و ئەو مناجاتە ئەوەی تر ڕامژەشە بە لایەنی پیرۆزی ئیسلامە عیلەتە ناشەوە من چەند ساڵێک ڕەنگە من لە تاعاتەکانی خوا دوورکەوت بێتمەوە ئیتر ئینسان خۆ دەزانی مامۆستاجان ڕەنگە چەند ساڵێک نوێشتەرگەکە نایەتەوە یا شتێک بەڵام کاریگەری هەندێک دەنگ بۆ نمونە کاگرەبازش باسیەوە کە دوێنە شەو من یەک دەنگی شەهید مەلا محەممەدی ڕەبیعیان بۆ ناردە مناجاتی باوەڕ بێ بکەن ناتوانم نەگریم هەر کاتە جۆم نێبێ زۆر جار جۆمە لە سۆزێکی دەنگی تۆ بووە نەک بڵم بەرەو ڕوویت یاخود مەلا شیروان یا هەیان دێک لەو خۆشەویستیا بەڕێزمان بسا شارامی منسووری یعنی ڕاستە و خۆ قوڵ دەکاتەوە بنەوە ئاین ئیتر نازان بۆ هەندێک ئەگە دژایەتی و بکە بڵێ مۆسیقا
من ئەڵم مۆسیقاش هەروکۆم تەکنۆلۆژیای ئێستا ئەم تەکنۆلۆژیای کە ناوی ئامێری مۆبایل یا پەیوەندی یا ئەنتەرنێت یا کۆمپیوتەر هەموو بانخوازە ئاینەکان بەکارهێن ینی زۆربەی بانخوازە ئاینەکان بۆ فراوانبوونی ئاینیستان بەکارهێنن ڕۆژانە مەسەن بانگوازی ئیسلامی تیا بڵاوەکەنەوە ئێستا لە ئەپێکی مۆبایلە پێی بڵێ قیبلە لەکوێیە پێ دەڵێ لەکوێ ئینسان ئەگەر بۆ کاری چاکە و کاری جوان بەکاری بێنە مەشروعێکی خێریە چەندین ئەپی مۆبایل هەیە ڕۆژانە لە مەولودەکانە لە مەراسیمی پرسەکانە لە سەرقەبرانە لە هەموو شوێنێکا لایڤەکەینەوە بۆ نمونە خەڵگەیە لە مامۆستا ئیجابەکە لایڤی تیابێت بۆ لایڤەکەنەوە لە مەولووە کاکە ماڵێک 4 نەفەر 10 نەفەر 20 نەفەر 50 دانیشتووە 1000 نەفەر سەڵاوات تریژەی بینێ ڕحمەت لێبێ یعنی لکاوابێت تەکنەلۆژیا ینی ئێستا خراوەتە خزمەتی ئاینەوە ئەو ئاینەی کە 2000 ئەو ساڵ لەمەوە پێش ئەگەر ئەو کاتەم تەکنۆلۆژیانە بۆجینە هەر زووتر زیاترش ئاین بڵاوبەوە چکە خۆتان نەزانمە زۆر کاریگەریە بۆ مۆسیقاش بەو شێوەیە ئێستا بازەکان مۆسیقا حرامە ئەو سەدەمە و ئەمێرە موزیکیانە نەبۆچی بۆرد و نازانم دەف و ساز و سنتور و ئەمێرە هیچ ئالەتێکیش حرام نییە گەر بزوێنەر نەبێت ئەو ئالەتە ئێستا دیقەت بەی سامی یوسفیەکێکە لە مەداحە عالەمیەکان کە ڕۆژانە بە چەنەها ملیۆن کەس بینەری کارەکانێتی سامی یوسفیەکێکە لەوانەیە کە زەربی لە ئیشەکانیا بەکارێنەوە هەر ئێستا ئەم دەقەی من و تۆ ئەم شانە پێشکەشەکەین هونەرمەندێکی کوردی ئیسرائیلمان هەیە جوولەکەیە کە برامانە و خۆشەویستە کاکدەنا ئەزرێڵە سڵاو دڵەکەم وای گیان لەو دەنگا ئافەرم دڵ و گۆڵ یعنی تۆ وەرە سەیریکە بزانە هونەرە ئاینیە ڕەبتی کردینەوە بە نەتەوەیەکی جیاواز بە ئاینێکی جیاواز ڕەنگە کاریگەری دەنگی تۆ ئێستا وای لێ بکە ئەو سۆزە ڕاکێشێ بەلای هونەرەکەی تەعالا بە حورمەتمان نەکا ئیشەڵڵا وەڵا هەر ئالەتێک من ئەڵەم کە بزیۆنەر نەبێت یعنی بۆ هیچ کارێکی ئاینی حرام نییە لەبەرەوەی خەڵکی زۆر ئەیودەی قەسیدە بیدعایە و خوڕافیاتە و ئەمە حرامە و ئەوە حەڵاڵە و سامی یوسف یەکێک بوو لەوانەی کە هەستا بە زمانی کوردی قەسیدەی یا رسول الله یا شای مدینە عاشقتە دڵی مەشتیان کابرایەک ئەگەر مەداحێکی عالەمی بێت لە تەواوی جیهانە بینەری هەبێت ئەوە کەم نییە وەسفی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم مهم گەیاندنی ئیشەکەی من لێت ناشارمەوە وەکو هونەرمەندێک لەگەڵ هەموو ئەو مناجاتایانیانە لەگەڵ ئەو مەدحانەیە جارە مەدحەکانی تورکیا مەدحەکانی میسر مەدحە عەرەبیەکان شەرقیەکان عراقیەکان ینی ئەتوێمەوە لەگەڵ بەڕاستی مەولونامەکان باشی ئێمەی کورد نەمناڵیەوە من چوومەتە حەج لە گەڕەکە لەگەڵ دایکما لەگەڵ کە سوکارمە بەژاری هەز مۆریۆکم کردبێ دەنگ و سۆزی ئەو دەفا ینی لە ناو دڵما ماوەتەوە تا ئێستا یعنی ئەتوانی کەوا بێ لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئێمە وەکو ڕادیۆ میلی گەڕیان بیرمان کردەوە کە ناکرێت مانگە پیرۆزە ئێمەش بەشدار نەبین لەگەڵ لەسانەوەی هاوڵاتیانی هاوسۆزانی ئاینی ئیسلامی پیرۆزە کە ئێمەش میلەتی کورد سواز بە ئاینی پیرۆزی ئیسلامی بە پاچی بە جوانی و ئێوەش ڕۆڵێکی گرنگتان هەیە لە مەدح و لە پێشکەشکردنی مەدحەکانە لە بۆنە ئاینیەکانە لە مەولونامەکانە مەولونامەش خۆی لە خۆیان بۆ کلتورێکی یعنی دانەبڕاوی بەشێکی کلتوری نەتەوەکەمان وانە میعراجنامە مەولودنامە ینی بەڕاستی ئەمانە ناریشوان سوپاسێکەم کالیان مامەسا تۆفیق ئەوە بۆ ئەم کەسانە بەڕێز و خۆشەویستم ئێمە ئەمانەیەت ئەم شێوازی هونەری عیرفانیە پێشکەش بکەین ئێمە کە دەتوانامانێت لە ڕادیۆ میلی گەڕیان ئەمانەیە خزمەتی مانگی پیرۆزی ڕەمەزان بکەن کاک جەمال ڕەشید ڕێخستنی دێرین و کادری تێکۆشەری چێتێڵە پیرۆزە مانگی ڕەمەزان سوپاس دەکەم کاک جەمال پیرۆز بێت هەموو لایەک خۆشەویستانم بەنامەیە ڕاستەوخۆ پێشکەش دەکرێت ڕێز و سڵاوم بۆ پەیامنێری خۆبەخش و ئامادەکاری زۆرێک لە بەرنامەکانمان کاکە جعفەر جەلالی و ڕێز و خۆشەویستیمان بۆ کاکە دابانی مسەوەر کە ئەمڕۆ لێرەنێ دابانی مۆنتێر چای ماجەکەم مامەستا کاروانتەواڵ ڕەمەزان کتەم پیرۆز بێ لە توی ئازیز و خۆشەویستیش ئازان و خۆشەویستانە بەرنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکرێ ئێوە شەش پرسیارێکتانە بێ یا بۆ بەژاریکردن بۆ پیرۆزبایەکانتان گەیاندنی پەیامی پیرۆزبایەکانتان بۆ مانگی ڕەمەزان ئەتوان لە ڕێگەی هەردوو ژمارە مۆبایلی ڕادیۆ میلی گەڕیان 070 471 5264 و یاخۆ ژمارە مۆبایلی 050 727
85 پەیوەندی بکەن. مامۆستا ڕەوەنجان گیانە پێینەوە سەر ئەوەی کە تۆ کاریگەری باوکتە بەسەرەوە دڵنیام بەڵێ مامۆستا ڕزگار مەلا ڕزگاری شەکە لە دەنگخۆشەکان وەکو بنەماڵەش مامەکانیشێ ئێوە لە بواری دەفا بەکارێنان ئامێری دەفا زۆر بەتوانان زۆر بە شێوەیەکی ئاین بەتوانەیەکی زۆر سوڕهێنەرەوە دەف بەکار بۆ خواست پاس بۆ پێشە بێنە بەنامەکە نمایشێکی کرد بە دوو دەفەوە حەزەکەم ئەحمەد خۆشناوەتی خۆشەویستم کاک ئەحمەد داوای لێبوورنەکە من بەرنامەیە بەبێ ئیزن و بەبێ پرسو بەبێ پرسوڕا لەگەڵ تۆ کرا لەبەرەوەی بەرنامەکە زۆر کتوپڕ ڕێکخرا بڕیارمانە هەموو ڕۆژانێکی عەسر هەموو ڕۆژانێکی مانگی ڕەمەزانی پیرۆز لە عەسرا بەرنامەی سۆزی عیرفان پێشکەش بکەین بە درێژایی مانگی پیرۆزی ڕەمەزان بۆ مەبەستان بڕۆ بەرنامەکە کتوپڕ پێشکەش کرا و سوپاسی بێپەیانم بۆ براو خۆشەویست و هاوڕێ و کەسی خۆشەویستم مەلا ڕەوەند کە هانای بەرنامەکەمانەوە سوپاسێکم ئەویستمە گە بتوانین نمایشێکی دەف پێشکەش بکەی کە دەف لە سروتاینەکانە هەمیشە پێشکەش دەکرێت ئەمەی قەزارە من نمایشە ببینم بە دوو ئامێری دەف یەک دەف دوو ئامێری دەف ڕێگا هەمە تقریبی 3 دەفە یا 4 دەفە ئەمەم کەبجارە ببینم ببینم بە قوربانە بەتەواوی ئوستازی بەتەواوی من سەرسامم بەو ژەنینی دەفەکە بە قوربانی دڵ دەفەکو باسم کرد لە کۆنە لە مێژووی کووردا بۆ شەڕ بکاتەوە بۆ سەرکەوتنەکان بۆ ئاین و بۆ سروتاینەکان و هەروە بۆ فۆلکلۆر و بۆ خزمەتکردنی هوەری نەتەوەکەشمان بەکارهاتووە دیارە پەیوەندێکمان لەگەڵایە پەیامنەری خۆبەخش و ماندوونەناسی ڕادیۆی میلی گەڕیان لە هەولێر و لە هەولێری خۆشەویست شاری قەڵاو منارە هەولێری دێرین کاک ئەحمەد خۆشناوەتی کە بەڕێوەبەری پەیجەکەشمانە لە هەولێر کاک ئەحمەدجان سڵاو لێ بێت ڕەمەزانە پیرۆز بێجانەکەم سڵاوی خۆی گەورەتان لێ بێ ڕەمەزان لە تۆ لە ئەورا بەڕێزە و لە سەردەم مسلمانان پیرۆز بێت زۆر سپاس بۆ تۆی خۆشەویست کاک ئەحمەدجان هیوادارم توانین لە مانگی ڕەمەزانە هەرچەنە پرسمان بە بەڕێز نەکرد شتەکە ئەوە ڕێکەوت بەخوا لەوە گلەیم هەبوو حەقی خۆتە ناڵێم حەقی خۆتە بەڵام پۆستێک بکەم لە پەیجەکە سەیرم کرد بە لای فراوە مامەجەزا بەرنامە دەکە وەڵا کاک ئەحمەدجان ئەمە زۆر بە پێویستم زانی کە زۆر گرنگە بە پەلە فریاکەوتین بتوانین لە مانگی ڕەمەزانە ئێمەش دڵی موسڵمانان و هەموو کوردێکی بەڕێز و خۆشەویست خۆش بکەین چکە بەڕاستی پێویستە بەشداریمان نەبێ وەکو ڕادیۆ میلی گەڕیان لەو مانگە پیرۆزەیە یەخۆ لەشتان ساغ بێ دەستان خۆش بەڕاستی شتێکی جوان و زۆر تایبەتە ئینشەڵڵا بۆ مانگە هەمووی بەردەوام بێت بەڵا بۆ هیوایە نەسا باسم کرد کە بتوانین لە بەدرێژایی مانگی ڕەمەزان بەردەوام بین لە بەرنامەیە کاک ئەحمەد ئێستا ناو سیارەم کە سەیرم کرد بەرنامەکە بگوتم بازوو پەیوەندێکی کەم وەڵام سوپاسی کاک ڕێباز و کاک بورهان و کاگەلانەکەم کە هاوکارم بوون بە پەلە بتوانیمانە بەرنامەیە لەش ساغ بن لەشتان ساغ بباسن ناوە دەزان جانەکەم ئەو لایڤەکە بە دیازەکە بگوازنەوە زۆر باشە زانی ئەو خەلەلی ئینتەرنێتەش نابێت وەڵایی ئەمڕۆ کاکدابان لێرە نییە و جا ئەو کێشەیە پەیوەندی بە کاکدابانە هیوادارم بە هەمومان دەرکات پێ بڵینەوە هاوکاریەمان بکات کە بەو شێوەیە پێشکەش بکرێت کاکدابان بە لەگەڵ کاکدەیبازتان سێک بکاکە کاکدابانێکی هەبوو کاکدەیباز لەوەیە وەڵای ترەبێ وڵات تەکلیفەوەی لێ بکەین کە ئەوی سەرمان بۆ بکا بۆی تووشێ و هەڵەیە
جانەکەم ئینشاءڵڵا ماما زۆر لەشتان ساغ بێ یا خۆ سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ توی عزیز و خۆشەویست خۆشە سپاس بۆ کاک ئەحمەدی خۆشەویست خۆشەویستانم بەرنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکرێەوە دەتوانن پەیوەندی بکەن بە بەرنامەکەەوە بەس بن تەوەرێکی زۆر گرنگکە بوو باسی بکەم دوێنە شەو بەڕاستی ئەو کاتێک کە یەکەم شەو بوو نیەتیەوە بێنیت و بەیانی بە ڕۆژوو بیت بەرنامێکی ترمان نەبوو لێرە بەرنامەی بێدارانی شەو کە ئەوەی سۆزی خەڵکی بەلای ئەوە ڕاکێشا کە ئەوانەی کیانەیە قوربانی بکەن یا خێر بکەن هیچ ئیجاب ناکا بیخەنە ئەخیری مانگی ڕەمەزانەوە چکە لە ئێستا لە سەرەتاوە خەڵکێکی زۆر هەیە بەڕاستی ئەم ساڵ مامۆستا جەنابەت هەستی پێەکەی خەڵکێکی زۆر فەقیرێ خەڵکێکی زۆر نەدار هەیە ئەمار دەستگایکی خێرخوازیمانەیە پێگاتووە لە 5 نەفەر کە ئەتوانین باسی بکەین دوو ئافرەت لەگەڵ سێ پیاوە سەرپەرشتیە و ئیشاکەن دەستگای خێرخوازی ستافی مەدینە و عاشقانی پێغەمبەر دەستان خۆش سارێکم دابین کردووە خودی خۆم ئەو کەسێک کە خێر ئەکات لە بەردەم ماڵەوە سەری ئەخەنەی بن بۆ ماڵە فەقیرەکەش و ئەشیبەنەوە بەردەم ماڵەوە هەر لەبەر خوا یعنی على الأكثر خەڵک سپاس بۆخوا لە ڕێی خۆی و فەیسبووکەوە هەر لە ڕێی ژماری خۆمەوە تەلەفۆنیان کردووە خەڵکێکی زۆر و ڕۆژانە ئێمە ئەوە نییە کە تەسویرێک دابنین ئەو کەسانی کە خێرخوازن تایبەت تەسویری ماڵە فەقیرەکانیان بۆ ئەڕوات و پەیوەندیەکەن یا ئەوە تا ستاف شتیان بۆ گەێنە یا چن بە دوایانە بۆ ماڵەوە هەر ئەمرێک هەبوو لە کاری خێرخوازی ئەمە لە خزمەتتانە چەنەها ماڵی فەقیرمان لە بەردەستایە کە بەو پەڕی قەناعەتەوە پێت بڵم کاک جەزا باوەڕە هەبێت ئافرەتمان لەلایە مەطبەخی چێژلێنانەکەی و حەمامی خۆشتنەکەی ژوورێکە بەداخەوە من هەروەڵە من دوێنە شەو بەکۆم عەرزی جەنابەکرد ئەو کاتە بوو کە سەیری بەرنامەی بێدارانی شەومە کرد کە کاگدیز داوای ئەوەیە کرد لە خێرخوازان بە هانەی ماڵە فەقیرانەوە بچن من لەو کاتەیە یەک نامەم بۆ هات بەڕاستی نازام چۆن دڵم بەبەری هەماوە توانیم سەیری دیمەنەکانی بکەم کوڕێکی گەنج کە دایکی بە گریانە و تەلەفۆنی بۆ کردم و بە ماسنجەر نامەکانی بۆ نردوم لە پەیجی ڕادیۆی گەڕانە بڵاو یەکەمەوە ئەم کوڕە گەنجە سایریی پێ بۆ تەکسی لە کەرکووکیشی پێ بکات تەمەنی 30 ساڵە دەست چوونەتە سەر ڕێگاکەی و دوای ئەوەی کە 1 ساڵی فیشەکەنەوە بە ناوسکی و سیارەکەشیان بردووە ئێستا و گەنجە یعنی ناوسکی داناخرێتەوە بە معدەلی ورگ و ڕیخۆڵە و ناوسکەمی بەدەرەوەیە بە چەندین عملیات و نەشتەرگەری توانیوانە هەر ئەوەیە ماوە یان لەسەر جێگا کەوتۆم گەنجە بەڵام ئاخر شت پێویستیان بە بڕی 1.5 ملیۆن دینارێ بۆ ئاخر عملیاتی کە لە سێمانیە کرێ بەڕاستی من دیمەنەکان ببینم تەسەور ناکەمە گەبڵاوی کەمەوە لە پێیجەکە هیچ خاوەن وجدانێک بتوانێت سەیری و دیمەنە هیچ کەسێکیش ناتوانێت گوێ لە قوڵپەی گریانی و دایکە بگرێت کە بە منی وت بەڕاستی هیچ شم دەسەڵات نییە بۆیە داوا لە خێرخوازانەکەم هەچ کەسێک ویستی ژمارەی و دایکە و وێنەکان و تەواوی راپۆرتە پزیشکەکانی بۆ نێرین بۆی لەم مانگای ئەو خێرە بۆ خۆی بکە ئینشەڵڵا ئێمە شاوکارە بین و هەر کەسێکیش پەیوەندی بە منەوە کرد بۆ خێرخوازیە من ئامادەیە هەموو شتێکم بەسەر چاو زۆر سپاس دەکەم جا بۆ ئەوەی کە هەندێک کۆمنت دەخوێنمەوە دوایەوە مناجاتی تر ئاماداکەین مامۆستا کاروانتەها سڵاوی نردووە ئەڵە ڕەمەزانتان پیرۆز بێ سپاس مامۆستا کاروانتەجان گوڵی نردووە ئەحمد خۆشناوەتی جایتە لە سڵاوی خواتان لێبێ زۆر سپاس کاک فاخر مراد ئەڵە دەستان خۆش بێر بژین سپاس کۆتری شارەزوو ئەڵە بۆ خاتی خوا نازەمەوە چینوسی و سپاسێکم ئەڵە کاکە دوو سورەتی قورئان لێ بدەن بەڕاستی سورەتی قورئانمان لێیا و کۆتری شارەزووی برای بەڕێز و خۆشەویستم هەز ناوێکی باوەڕم پێ بکە من خودی خۆمێشێکم لەو کەسانی کە ڕوون کردێتەوە ئاینی ئیسلام لە ڕێگەی ئەو دەف و مناجاتە ئاینیانەوە بەدەنگی مامۆستا شارامی مەنسووری و مەلا محەممەدی ڕەبیعی و بەلا ڕەوەند و چەند مەلایەکتر و مەلا شیروانوان سۆز و عەتفیان ڕایکێشامەوە کە جای تر ڕووبکەمەوە نوێژ و تاعاتی خوا لەبەرەوە لەواتە جەنابە بە نەوەیەکتر بیر بکەیتەوە خەڵک لە دوانی زۆر تۆ چۆن بیری لەکەیتەوە کۆتری شارە زۆر من ڕێز لە بیرکردنەوەی تۆ ئەگەرم بەڵام هیوادارم تۆ ڕێز لە هونەرەکەی مە بگری ئەبێت تۆ هاوشێوەکانی تۆ ئەسپاسی ئێمە بکەین کە هونەرەکەمان نەخینە خزمەتی پەیامی مرۆڤایەتیەوە کە پەیامی ئیسلامی پیرۆزە ڕێباز پایقارە باڵێ برام هیوادارم ڕێز خۆتان بگرن سپاس کاکە ڕێبازیان دایکی ژمارەکەتان بخوێنەرەوە دایکی ئەیوب ژمارەکەمان 0 471 52 64 هیوادارم یا کاک ئەحمەد یا کاک ڕێباز لە کۆمێنتدا بۆت بنووسێ 0 471 52 64 و یاخۆ 0 5 جا منێک بنەجاتی تر هەیە خۆم زۆر حەزم لێت یار چەنە من حەزەکەم مامۆستاڕەوەند خۆی بەدڵی خۆی چی بۆ خوێندین بەدەخەوە
حەزم لە مۆلای سەڵیەکە ئەگەر کرێ سەرچاو مەولای سەڵی بە جۆرجینایەکی خاڵ وسلم دائما أبدا على حبيبي يا خير الخلق كلهم هاي ناري آيات القرآن جبرائيلي آمينا برجع صلاة وأكبرا بسلطان مدينة محمد سيد الكونين والثقلين والفريقين من قرب ومن عجم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبي كخير الخلق ربي بالمصطفى بلغ مقاصدنا واغفر لنا ما مضى يا واسع الكرم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبي يا خير الخلق كلهم سر لجيكا بيدني كل سحر مستان الروح وزيارة كعبة أو ضغو أو الروج كعبة شيكا شانك سر لباي عرشدا حيف بكاي قرب امي خشتي او هيوان الروح دوب لنالي براقي
او شوالي ليك وتبو من ضليل ما قشوا يجيانا وابي تريان دەم خۆش دەست خۆش بۆ ئەو ژەنی دەفەجوانە جام بێمەوە لای ئەو برا خۆشەویستم چکە مانگی پیرۆزی ڕەمەزان ئەمەیە یەکەم قەنەعات لای هەمووان دروست بێت دومیشان دڵی کەسمان عازیزە بێ کۆتری شارە زۆر ئەو چاوانە ماجەکەم برا ئازیز و خۆشەویستەکەم ئەڵی با بۆ هەموو لای ڕوون بێت مەبەستی من تەنها پیشاندانی ڕاستیەکانەوەی تر تەنها ئەمەوێت لەسەر شەرعی خوا بڕۆی نەچینەوە سەر بێت ئەو هەڵە و گوناح خۆشەویستم من ئەگەر بیدعە لای جەنابە بیدعی پێ بوترێ لەو سەردەمەیە کە دیارە ئاینی ئیسلام تەشەنی سند و لە ڕێگەی خولەفاکان و دوای ئەوانەوە کە ئەم ئاینە پیرۆزە گەی بە هەموو دنیا ئەو سەردەما ئەم تەکنۆلۆژیانە بە ئەو مۆبایلی بەردەستی جەناب ئێستا ئەگەر بۆ حسابە بیدعایەتەوە کۆمنتی پێنووسی ئەوەش هەر خۆ لەو سەردەمەیە نەبووە ئەو سەردەما گەم مۆسیقا بۆیە من دڵنیا مۆسیقا تا ئێستا بەکارە هات لەگەڵ زۆر سروتە ئاینەکانی ترا و لەگەڵ زۆشتی پیرۆزی تریشە بۆی زیاتر کاریگەری بەجێبەڵە خۆ مۆسیقایە ئەو بەهرەی کە ئێستا مامۆساڕەوەند ئەو دەفەت بەتوانایە بۆ شێوە ژەنێ ئەمەش هەر بەهرێکی خوای گەورەیەگە خوای گەورە ئەگە خوای گەورە و بەهری دەنگ خۆشەی نەبەخشی بێ بەو ئەوش هەر بەهرێکی خوایە خەڵک کە زۆر زاژوێ لە دەنگێکی خۆشێک و عەبدولباستە بێت ئەڵە دەجارەڵە ماشاءڵڵا ماشاءڵڵا لە چیەکە عەبدولباست عەبدولسەمەد خۆی کوردە بەدەر لەوە خۆی بە ئالەتی مۆسیقی و ڕسمی هەروەکو یادگاری عەبدولباست عەبدولسەمەد ڕسمی بە ئالەتی مۆسیقاوە هەیە و دوای ئەوە حەسانی کوڕی سابت یەکێکە لە شاعیرەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆژێک پێیان فەرمووی حەسان وەصفێکی پێغەمبەرمان بۆ بکە صلی الله علیه وسلم فەرمووی وەنەعل خەضەعنا هەیبەتە لبەهائیها ونعل خضعنا هيبة لبهائها ناچمە درێژەی شعرەکەەوە بەڵامەوە ناڵێم حەسانی کوڕی سابت فەرمووی ئەو نعلەی کە لە پێی پێغەمبەرا بوو بە شێو بە سوورە نعل بوو بەڵام لە ڕۆژی قیامەتا تاجێکی زێڕین بوو بەسەر هەموو سەری ئومەتی محەممەد المستەفا بەڵام ئێستا تەماشاکە هەندێک کەس لە خۆیەوە وەڵا ئەمە بیدعە ئەمە خوڕافیاتە بابە پێش ئەمە باسمان کرد بە ملیۆنەها کە سەیری سامی یوسفەکە کە هونەرمەندێکی عیرفانی عالەمیە ئەگەر ئەمە بیدعە بێ سامی یوسفیشی بەمە چییە بۆ ئیکە باشە چەند کەس بە بۆنەی مۆبایل و ئایپاد و ئەنتەرنێتەوە ئێستا مەولودنامە نیە سپاس بۆخوا مەولودنامە نیە لە شاری سلێمانیا یا مەراسیمی تەعزیە هیچ شتێک کە خەڵکی تیان نەگەڕێتەوە کاکە بە بۆنەی ئەم قەسیدەی منەوە بە بۆنەی دوو قسەوە بە بۆنەی دوو حەدیثەوە دوو ئاەتەوە کابرا لە چکەکە ناڵم منەسە لێرە وەسیلەی من کوێیە ڕادیۆی گەڕیانە لایڤی ڕادیۆی گەڕیانە چێ من نەبینێتیایە چێ من نابینێت تۆڕی خۆمە لە فەیسبووکە شیر کراوە چێ ئەمبینێت چێ نامبینێت لەوانێت چەنەها کەس بە بۆنەی دوو کەلیمە قسەیەمەوە خوا هیدایەتی با بکەوێت ئەوە وەسیلەیە موشتێکەوە نییە بڵێ وەڵا ئەمە بۆ خۆنواندنەوە بۆ کاکە ئەگەر بۆ خۆنواندن لێرەین لە سلێمانیان خەڵکە بۆ بانگمانەکە ئێمە شەوانی ڕۆژانی پێنجشەممان ئێستا لە یەکێک لە ئوتێلەکانی سلێمانی بەرنامەمان هەیە کە وەکو لایڤێک کە خەڵک دانیشن نانەخوایسە ئێواران ئێمە قەسیدا خوێنین خەڵک بەدەم قەسیدە و مەتحوستایشی لە خۆی لە خۆیان ئەوە خزمەتکردنی ئاینی چۆن ئەنوری خەیات ئەڵە سڵاو و ڕێز پیرۆزوای مانگی پیرۆز ڕەمەزانی پیرۆستان یەکەم بە خێراتنی کاگڕەوەن دەکەم دەست بە قوربانم کاکە ئەنۆرجیان احترامتانێ سۆزان عەلی دەستان خۆش بێ ماشەڵڵا لێ بە مامۆستا زۆر سپاس چای منی سۆزان خانجان دیمە سۆران عینەشە دنیا گوڵ و دڵی نردووە سپاسەکەم ڕێهێڵ فاروق ئەڵە سڵاو بە هەمووتان خوای گەورە ڕۆژێمان قبوڵ بکات دیمە سۆران دەستی خۆش بێ بەڕاستی حورمەتم لە ناو ئەو کۆمنتانە حرمەتم بۆ کۆتری شارەزوو یعنی دیقەت بەی کاک جەزال لە ناو کۆتری شارەزوو جایەکتەوە سامی ویسپی شوێ نووسیوە بەهەرحاڵ لەگەڵەوە ئێوەش قوربان داهێنراوە ئەو مۆبایلی تۆش هەر داهێنراوە ئەوی تۆش هەر بیدعەیە بەکارێنی بە قوربانە کە تۆ کۆمنتەکەی پێنووسی ئەوە لە حرمەتمان بۆ کۆتری شارەزوور ئەوە لەوانەیە مەشرب سەلەفیەک بێمە بەبێ پەردە قسە بکەین بەڵام ئەگەر دیقەت بێ لە ناو 100 کۆمنتی جوانە ناخۆ کۆمنتەکەیش بەدڵە یەک کۆمنتی زۆر جوانتری نووسیوە لە ئاخیرەوە بەجارە گوڵستەوە ساڵتان لێ بێکای سڵاو بە تو بەرز جاری تر کۆتری شارەزوور لە ئەخیرە ئەڵێ
خی گەورە هیدایەتی من و یۆش بە ئامین یا ڕەب العالمین سواس دەکەم کۆتری شارە سوور خی گەورە هیدایەتی هەمومان بە سواس دەکەم تۆ بە قەبری خۆ دوێمەش بە قەبری خۆمە ناخۆرەوەیە من ئەگەر بیدعە بوو ئەو گوناحەکەی بە ملی من خۆم ئەچمە ژێرباری گوناحەکانی خۆم بەس منەمێ خزمەتی زۆرێک لە مسلمانانی خۆشەویست بکەم لەم مانگە پیرۆزەیە بۆی ناڵن ڕادیۆی گەڕیان تەنها بەس گۆرانی موسیقا و خزمەتی هونەر و کلتورەکە ئەمەش بەشێکی دانەبڕاوی کللتوری نێتەوەکەمانە مناجات ئینسان بۆی هەیە جاری وا هەیە خەڵک خانوویەکەگرێت پێش ئەوە کابراایکی جوولەکە یەهود نەسارا مەسیحی مسلمان نوێژ نەکەر مەشروب خۆر هەموو توخمێک لەو خانووە ژیاوە ئەم خانووە عەرزی ئەم پیاوە بۆ ئێستا زەلامێکی مسلمان چۆ کڕێتەوە نابێ بڵێ وەڵام من نوێژەکانم ناگاتە لای خۆ بۆیە ئەم ڕادوێ گۆرانی تیا لێدراوە ئەمڕۆ قەسیدەی تیاوترێ ئەو هۆڵەس دوێنێ حەفلەی تیاگرام ڕۆمەولی تیاکرێ ناگرێ بڵێم وەڵا لەبەر ئەوەی ئێرە گۆرانی تیا لێدرێ مەدحی پێغەمبەر ناکرێن هەر شتە و پێگە و سوڵتەیەکی خۆی هەیە بەڵام سوڵتەیەکی خێری بێ نەک سوڵتەیەکی مطلقە مهمەیە مانگە پیرۆزەکەین لە هەموو مسلمانان ئەمانەیە دڵ و دەرونی خەڵک ئاپرژێن بکەین کە ئێستا هەمووی تینووە هەمووی بەرسیە دڵیان شاد ڕێزمانەیە بۆ کۆتری ژارە زۆر زۆر ئەم لای ماچەکەم زۆر سپاس لاخیرەوە سەی ڕێزمێوەتان ئێمە زیاتر مامەساژیان بە دڵی خۆت بەس با بەدەفۆ بێمەیە بەسەرچە بۆی دڵی کۆتری شارە زوو برادەکانمان لێ ئازنەبە بە ئابیدعەکەی کەمتر بێ بەدەفەوە مناجاتێکی زۆر جوانمان بە دڵی خۆ أي لو رجوا يشتوا ترى وظليما هرچند ساروا بيشن ما وذلي من أخو بس شاخيك وجرسا وذلي من ياخد بس ستا وظليمن ذاتي وغاي ذاتي وغاي قرتوا رحمن بفداي شاهن شوروش دين بو قدم بو سيقداي بياخد يترمى بابا وبيد وبتماي أو ناية ولا قرسري دانا وضلي من آخايا أو سينا لغش خالي أو بيرقشنا أو خادمي شرعي نبوي ومن
لتدينا معلوم شو أبو خزمتي سالاري مدينة وابزاني كفوتا ونفوتا وظلمت أمان أمان أوف أمان آي 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 دەم خۆش مامۆستاجان دەمە خۆش بێ زۆر زۆر سپاس دەکەم مامۆستاجان من لە سەرەتای بەرنامەکە تەکلیفم نەکردی ئەگەر لە مانگی ڕەمەزانە جارێک تریش ڕەنگە پێویستمان بەوە بێت تۆ هاوکارمان بیتەوە لەگەڵ گروپەکەی خۆتە ئێوە گروپن و داوێکتر لە تایبەت تەرخانەکەین مەداح خۆشەویستەکانەکەم کەەوە ڕادیۆی گەڕیان بەسەر بکەنەوە لە مانگە پیرۆزەیە چکە هەموو بەرنامەکانمان خۆبەخشە و بۆ خزمەتی نەتەوەکەمانە بەبێ جیاوازی ئاینی و بەبێ جیاوازی بیرروڕای سیاسی و بە هەموو شێوەکان ئێمە ڕادێکی ئەهلی سربەخۆین بۆ خزمەتی ئەم نەتەوەیە لە ساتەوەختی قەیرانەکان و کۆرۆنا و نەخۆشی و ناخۆشەکان هاتوونێتە ئاراوە ئەمانەوێت دڵی خەڵک خۆش بکەین بە هەموو چینی توێژەکان و مامۆستاجان لەسەر خێر دامە لە ساڵ من مامۆستاجە من هیچم نەما ماچەکەم و احتراممێ بۆم بەرنامە جوانە و کەوەکو مامێک و برایەک و خاڵێک دامە هاوکارم بوویت بە هیوای خزمەتکردنمان بە ئەو بینەرە جوانە چاوی یەک بێتان ماچەکەم و احترام و ڕێزم بۆ هەموو لایەک من سوپاسەکەم دیارە دوایین بەرهەمت دوێنە بڵاو کردەوە کە مناجاتێکی ئاینیە حەبیبی یا حەبیب الله ئەوە تۆماری کردو کلیپیشە بەڵێ ئێمە ژێرەوە بەڵێن بە خۆشەویستانی ڕادیۆی گەڕیان و گەڕانێزیین کە هەر ئەم ڕۆبڵاوێکینەوە لای خۆمان کە مامەسا پێشکەش ئێمەشی کرد قوربانە بم بەبێ هیچ سپۆنسەرێک بەس تەنیا ئەگەر باسی تێچۆکی بکەین زۆر زۆر هیلاکەتی پێ بۆ لە شاری هەولێر لە هانەی دن لە دەرەی مەڕ لە تەوێڵە و بیارە لە ناو بازاری سلێمانی بەڵام بەبێ هیچ سپۆنسەرێک سوپاس بۆ خواتوانی ومە خزمەتێک بە بینەرە خۆشەویستەکان بکەم لە مانگی ڕەمەزانە بە قەسیدەی حەبیبی یا حەبیب الله ئەو ئیشە ئاوازی جۆرجینایە تێستی وەرگیراوە ئیشێکی زۆر جوانە و زۆر هیلاکەتم پێوە چەشتۆ تاکە ئیشی شەکە لە مانگی ڕەمەزانە چوبێتە نزیکی $7,000 کارجەزا زۆر بە ئیشی کلیپ و بە دیزاین و بە فڵایکام و بە هەموو ئیشی زۆر جوانم تیابینی دەستە خۆش بێ سپاس دەکەم ماندوو نەبی بۆ خزمەتکردنی ئاینی پیرۆز لە ڕێی ڕادیۆی گەڕیانەوە چاوەڕێ بن ئەم یارێ لەێش پۆستەکرێوەکو یەکەم ئێوارە ئاریکەم بە دیاری بەرنامەش و دوایش لە پەیجەکە و لە ڕادیۆش بە بەردەوامی گەڕیانەوە چاوەڕێ بن بە هیوای خزمەتێکی جوانم بە ئێوەی عەزیز سپاس بۆ کۆمنتی یەکەم ئێوارە و ئێوەش بڵاوی بکەنەوە بیرتان نەچێت سپاس و ڕێزی خۆشەویستی بۆ هەوادارانی دەنگی خزمەتەوەت بۆ هەموو خۆشەویست منش بەو بینەرە جوانەوە جوانم یعنی ئەگەر ئێوە نەبن تەئکید منیش هیچ نییە سپاس بۆ تۆ سپاس بۆ هەموو کۆمنتەکان بۆ ڕێل فاروق پێکەوە ژیان بۆ پێشەوە ئاکرم سپاسانەکەم سپاس بۆ ڕێباسپایاق بۆ کاک برانستار بۆ ئالان ڕەفیق بۆ کاک یادگار بۆ هەموو خۆشەویستان بۆ کاک دابان سپاسی ئامادەبوون دەکەم خۆشەویستان تا سپێنێ ئێوارەم کاتانە بە خزمەتان نەگەینەوە لەگەڵ خۆشەویستێکترە من ڕێز و خۆشەویستی مەیە بۆ یەک بەیەکتان لەگەڵ دیارەکەی مامەستا ڕەوەند کۆتایی بەرنامە و کاتی خۆش بە ملیاکتان الذي يخوض قر سؤالك كجونا شاك سيحتي لتاغي عشقي في غنبار
نما هيز قواتي حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي نور عرش الله حبيبي خير خلق الله حزاكم دايم لا تبهم بيواني روزة ودرقان بهم هداكو غرقي رحمة بهم لليتو يا رسول الله حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي نور عرش الله حبيبي خير خلق الله